اف صين بيلانا يعني بنا مترسيك جدي هيرشي زارو كان جدي كان زارو يبدا صلاة شخوا بريس نبس عبد الحميد او قيم قامي قزانا فانديا هوليريا بيقوم هوليريا كما كان كاران هيجبكو ريجري لفي ديار دا بر الله يا صيام بيتا جيتنا بزان بينجلو داويد ريجري نوانشنا كاك نبس سوباس بوفي درفتي اجي به لجمتا جي تشتكي سير بيت كو سج زيربانا كي بوافا مهي وبزنان هيرشي واندك واند تقينا وان مرادك اف پیشاتا و پیشاتندن جهنه بردام روزانه ام دبینن هریشی زاروکان دکه هریشی پیرمیران دکه کواتا گلو یعنی اف دیارده هندو بینن روز بروز بر الله اتره چرا کارن جدیین کنکریتی وانه بله سلاوتان دیدی خۆتان ئاگادارن ئەوە بوویتە یەک لە کێشەکانی ئێمە نەک تەنها هەولێر لە هەموو کوردستان دیاردەی سەجی سەرشەقامەکان سەجی بێلانە ژمارەکەیان زۆر زیادی کردووە ڕۆژانەش لە زیادبووندایە ئەو وای کردووە کەوا هاوڵاتیان نیگەران بن یاخود ببنە مەترسی لەسەر هاوڵاتیان لەسەر ژیانی هاوڵاتیان ژەمە حاڵەتی مردنیشمان هەبوو پێشترکەوە ڕاگەندرام لە هەموو کوردستانی ژەو حاڵەتانە هەبووە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا پێشووتر یاخود لە ساڵانی زوو ئەو سەگانی لەسەر شەقامەکان بوون کە بێلانە بوون لەلایەن تیمەکانی شارەوانی و پۆلیسی شارەوانی ئەوانە دەکوژران بەڵام ئێستا ئەو کوشتنی سەگ جێبەجێ ناکرێت لە هیچ شوێنێک لە کوردستان لەبەر چەند هۆیەک ئەو وای کردووە کە ژمارەیان زیاد بیتن ئێمە ئەو حاڵەتانەی کە ڕووشیدا چەندین کۆبنەوەمان لەسەری ئەنجامدا بۆ ئەوەی چارەسەرێکی گونجا و بنەڕەتی بۆ ئەو دیاردەیە یاخود ئەو حاڵەتانە بدۆزینەوە کەوا ژمارەیان کەم بکرێتەوە لەسەر شەقامەکان و خەڵک لەو بارودۆخە دەرچیتن لە بەشێک لە گەڕەکەکان کەوا منداڵ بەترسەوە دەستە قوتابخانە یاخود دەچنە دەرەوە گەورەش پیریش هەموو حاڵەتەکانمان ئێمە بینیە ئەوە بوو ئێمە داوامان کردکەوا شلتەرێکی گەورە دروست بکرێتن لە پارێزگای هەولێر لەسەر ئاستی یاخود شاری هەولێر پێشتر یەک دوو شلتەر هەبوو بەڵام بە مەساحەی بچووک نەدەتەوەندرا ئیستیعابی ئەو هەموو سەگە بکرێ لەلایەن کەسانی خۆبەخشەوەش بەڕێوە دەچوو ئێمەش سەرپەرشتیمان دەکرد و پێداویستیەکانیشمان بۆ دابین دەکردن ئەو شلتەرانە بەڵام ئەگەر ئەمە بمانەوێتن ئەو دیاردەیە نەمینێتن بە تەواوی دروستکردنی شلتەرێکی گەورەیە ئەوە بوو بەپێی ئەو داواکاری ئێمە داوامان کرد لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە ڕەزامەندیاندا کەوا 455 ملیۆن دینار سرف بکرێتن بۆ دروستکردنی ئەو شلتەرە ڕێکار و ڕێشوێنەکانیشمان گرتە بەر لۆ دابینکردنی زەوی بەناوکردنی ئەو پارچە زەویە بە لەسەر پارێزگا ئەوە بوو لەسەر ڕێگای هەولێر گوێر 22 زەوی تەرخان کرا لۆ ئەوەی کەوا شلتەرێکی گەورەی لێ دروست بکرێتن بە پێی مواسەفات بیتن بە هەموو مەرجەکانی تێدا بیتن ئەو شلتەرە کە تەواویش دەکرێتن لەلایەن ستافێکی با بڵێن ڕاهێنرا و پێکرا و هەروە ستافێکی شارەزا بەڕێوە ببردێ لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی زانستیەوە ئێستامە دەستمان بە کارەکان کردیە 170 کارەکان تەواو بووە بە کەمتر لە مانگێکی تر بە تەواوی ئەو شلتەرە تەواو دەبیتن ئامادە دەبیتن لۆ وەرگرتنی ئەو سەگە بێلانانەی کەوایە خود لەسەر شەقامەکانە لۆ هەڵگرتنەوەی سەگەکانی و با بڵێن گواستنەوەیان ئەوە چەند تیم پێک دێتن بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری هەولێر سەرپەرشتی ئەو تیمانە دەکە لەبەر ئەوەی دەبی پسپۆری شارەزا بن پزیشک بن پزیشی ڤێتەرنەری مامەلە لەگەڵ ئەو سەگانە بکەن لەوێن دەرێ بە شێوەیەکی زانستیانە نابینی گەلو دروستکردنا vê şilterê dibe çareseriya vê diyardênekê ta gotiye ev diyarde li hemû bajar û heta bajarokên Kurdistanê jî bervala bûye. Bû nimune pêştir li Silêmaniyê jî şêlterek bû xwegirtina sayên bêlane hebûye. Lê ev hebûna van sayan yên bêlane li deverên giştî nehatiye çareserkirin. Yani tu dibêjî ev prosesa ve gelo çareseriya vê diyarde me tirsidar bike؟ نەوەیە من بزانم ئەو شلتەرەی کە لە هەولێر وا دروست دەکرێت لە کوردستان نەبووە باوەڕ ناکەم لە عێراقش دروست کرابیتن لەبەر ئەوەی بە پێی مەرج و بە پێی با بڵێن ستانداردی پێویست ئەوە دروست دەکرێتن ئەوانەی کە لەوێ کار دەکەن ئەوانەی کە ئیدارەی ئەو شلتەرە دەکەن کەسی تایبەتمەندن یاخود شارەزانە لەو بوارەوە بە شێوەیەکی زانستیانە ئەو سەگانە دەخەسێندرێن لەو شوێنانە بۆ ئەوەی کەوا لە ئایندەدا زیاد نەکەن لەو شوێنانە کۆ دەکرێنەوە لەبەرەوەی تو ناشکرێت بە هەزاران سەگ لە ناو شلتەرێک
کۆبکەوە ئەو سەگانە هەموو پەلاماری یەک دەدەن گروپن هەموو ینی ئەرچی تیمەکان کە لەوێ کار دەکەن ئەرچیان زەحمەتتر دەبیتن بۆیە ئێمە بەرنامەمان وێ بەرنامە و پلانێکی درێژخایەنە ئێستا هەموو ئەوەی کە پێویستە لەو شلتەرە دروست دەکرێتن وەکو با بڵێن ئەو قەفەزانەی کە پێویستە یاخود ئەو هۆڵانەی کە پێویستە مەحرەقەی لۆ دروست دەکرێتن ئەو سەگانەی کەەوە با بڵێن دەتۆپن سەگەکان ئەوانە لەوێ بستێندرێن لەبەرەوەی زەرەری لۆژینگەش دەبیتن ئەتو ئەگەر کە سەگەکان دوای ئەوەی کە دەمرن نەتوو بچی فڕیان دەی لە شوێنێک یاخود بۆنی دەبیتن زەرەری بۆ هاوڵاتیان دەبی ئەوەش دەبی بە شێوەیەکی زانستی چارەسەر بکرێتن ئەوەی گرنگە ئێمە لەگەڵ تەواوبوونی ئەو شلتەرە دەست بە هەڵگرتنەوەی یاخود بە گواستنەوەی ئەو سەگانە دەکەین ئەو شەلتەرەش سیاجێکی بڵند و گەورەی لۆ دروست کراوە کەوا زەرەر بە دەوروبەریشی نەگەینێتن یاخود نەتوان جارێکی تر لەوێ بچنە دەرەوە سیاجەکە بە پرۆسێسا نەزۆکردن و خواستاندنا سەیان گەل و توزانی پرۆسێسێکە بەرفرە هەف سایەتڤیا ji her du ڕێگەزان نەشتەرگەری بوو بێتەکردن یعنی و توزانیژی 20 حتا 27,000 سەیان لە هەولێری هەنە دەبەز ڕۆژ بۆ ڕۆژی زیاتر جی بن زاوزەیە سەیان توزانی هەرێکی شوان ساڵانە چند کوچکانتینیت کەواتە پرۆسێسە هین چاوە سەرپەرشتکردنی ئیدارەتیان گەل و چاوە سەرکەتی بن لەوەیەکی ئەمە پەلە دەکەین لە ئەنجامدانی با بڵێنەوە پرۆسەیە بابەتی ژمارەی 120 تا 27,000 هیچ ئەحسایەک نییە بەڕاستی کەوا بزانین ژمارەی سەگەکان چەندە بەڵام ئەوەی دەیبینین ژمارەیان زۆرە باوەڕ ناکەم بگاتە ئەو ژمارەیەش بەڵام زیادبوونیان زۆر بەخێرایە وەکو خۆت باست کردکەوە هەر سەگە کە ساڵی وابزان 2 زیاد دەکاتن ژمارەیەکی زۆر زیاد دەکاتن ئەوە وای کردووەکەوا ژمارەکە بەو شێوەیە بەو ئەوەی ئێستا هەیە زیاد بکاتن بەڵام ئەمە لەو حاڵەتەدا دەبی تیمەکان ئەوانەی کە دەگوازنەوە تیمەکان زیاتر بکەین ئێمە پەلە بکرێت لە گواستنەوەیان و هەروەها لە پرۆسەی نەزۆکردنیشیان لەبەرەوەی ئەو پلانێ ئێمە باسی دەکەین ئێمە بۆ مانگەک و دوو مانگ نییە ئەو پلانە بە شێوەیەکی بەردەوام جێبەجێ دەکرێتن لە ساڵانی داهاتوش ئەکی ژمارەکە زۆر کەمتر دەبیتەوە ئەگەر بە شێوەیەکی ڕێکوێگەمە ئەنجامی بدەین بەڵام ئەگەر ئێمە دەستەوەستان بوەستین ڕۆژ بە ڕۆژ ژمارەکە زیاد دەبی و خەڵک مەترسی بە تەواوی دەکەوت ئێستا ژێمە ئەزێ پرسێشتە بکەم هەرچەندە پێویستە ئالیین پەیوەندیدارن زانستی بە بەس جبەرکوت و سەرپەرشتکە پێواژەیەکەی توش نزیک وهەیەداری vê dawiyê sa gelek dirinde bûne yani berexweb ke êsa ji zêrevan û pasawanê pazî hêrişî pazî dike hêrişî mirovan dike yani gel bû hûlê hatike bû rojgehişke vî heddî وڵای منیژەوەم پێسەیرە بەڕاستی بەڵام بە بۆچوونی من کە پەلاماری هاوڵاتیش دەدە زیاتر ئەو سەگە برسیە بۆیە پەلاماری هاوڵاتی یاخود بە دڵنیاییەوەشکە پەلاماری ئەو مەڕ و بزنانەیدا برسی بووە لێ پەلاماریدا ئەگەر وەکونا بەخۆت باست کرد سەگ هەر پاسەوانی مەڕ و بزن بووە بە درێژایی مێژوودا بەڵام برسی بووە بۆیە ئەو حاڵەتانە مەترسی دروست دەکاتن بەشێکی زۆریشی مەترسیان نییە کەوا دەبینی بە بەردەوامیش ئەو سەگانە لە ناو گەڕەکەکانن بەڵام پەلاماردا نادەن پەلاماردانەکانیان لە کاتی برسیبووندا هەرچەندە ئەوە دەبی پزیشکانی ڤێتەرنەری ئەو بابلێ وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە بەڵام ئێمە لۆ دابینکردنی خۆراکیش هەموو خۆراکە کە لەو شلتەرە کە پێویستە بدرێتەوە سەگانە دەبی خۆراک بی ئەوەی کە خۆراکی شکبی زیاتر کە نەک کەلاشی بۆگەنی و کەڵکتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئەو شتانە ئەنی لەو شلتەرەی ئێمە کاوە دەستمان پێکردیە و کە بەردەوام دەبین لەسەری لە کاتی تەوابوونیشیدا هەموو شێوەیەکە هەموو کارەکان دەبی بە شێوەیەکی زانستی بکرێتن لەبەر ئەوەی سەگ زۆر جار دەبتە هۆی گواستنەوەی نەخۆشیش لە گواستنەوەی نەخۆشی لۆ مرۆڤیش پزیشکەکانی ڤێتەرنەری پلانەکانی خۆیان دانایە بە ڕێوبەرایەتی ڤێتەرنەری هەولێر ئێمە زۆر گفتوگۆمان لەسەر و بابەتە کردیا ئەو ئامێر و ئەو کەلوپەلانەی کە پێویستە بۆ گرتنی ئەو سەگانە لە کۆڵانەکان چیە هەمووی باسکراوە و هەمووی ئامادەکاری تەواوی لۆ کراوە بەڵام لێرەدا ئەمە پێویستمان بە هاوکاری هاوڵاتیانی شەیە هەر شوێنە کە بینیان سەجی هار هەیە یاخود مەترسی هەیە پێویستە بە زووترین کاداگەدارمان بکەنەوە هەروەها وەزارەتی تەندروستیش لایەنێکی سەرەکی ئەو بابەتەیە لەبەر ئەوەی ئەمە زۆر جار جێبیستی ئەوە دەبین کە ئەو لوقاح و ڤاکسینانەی کە پێویستیشە وەکو پێویست
لە نەخۆشخانەکان نییە لە بازاڕیش ناتوانانی بکڕیت تەنها حکوومەتی فیدرالی ئەو مافی هەیە کە ئەو لقاحانە بکڕیتن لە بازارەکانی جیهانی ئەویش دابش دەکات لە شارەکانی تری عێراقیش بەڕاستی ئەوەی ئەمە زانیاریمان هەبی تاکو ئێستاش ئەو سەگانە دەکوژرێن کە لە من بەدڵنیاییەوە ئەوەشت پێ دەڵێ گریمانێمە گە بڕیارماندا سەجش بژین باوڕکە لەناو هەم پۆلیسەکانی خۆمان و کارمەندانی شارەوانی ئەمە زۆر جارە قسانەکرا کەس ئامادە نیە لە بەرناحێکی ئینسانی کەوا سەگ بکوژیتن بەڵام مەترسی ئەو سەگانش دەبی بە زووترین کات ئێمە هەوڵەکانمان مەترسیەکەی لەسەر هاوڵاتیان لا بدەین. ئیدی کاینە بەسانی دوگۆر ئاماری بەردەسمەیە لە 4 مەهێن دەربەزوویتنێ لە هەولێرێ 300 حالەتێن پەلاماردانەسا هەبوونەک و خەلکی سەردانە نەخۆشخانان کردنە گەلێک سپاس برێس نەبەس عەبدولحەمید قایمەقامی قەزانەڤەندیە هەولێرێ.